بسم الله الرحمن الرحيم. تەمەنی تەنیا 3 ساڵ و نیوە لەگەڵ دایکی بەشداری تاقیکردنەوەی ڕێگەی ئازیزمانی کردووە کە تایبەتە بە لەبەرکردنی سوورەتی ئەلفەجر. کاتێک دایکی مەتین سەرقاڵی لەبەرکردنی سوورەتەکە بووە، ئەم کاکە بچکۆلانەش ئاەتەکانی لەبەر کردو و هاوشێوەی دایکی لە تاقیکردنەوەکە بەشداری دەکات. السلام عليكم بخير بني أخو سرتاهم والله كبروجة كراجين لا دس خوشتان لكن يتر لما لو من دون نايت الشمال ولا بجدارن كروجانا آياتك معنا وتلقى تفسيرك يا أمش أو كتاولي كريه كلقى من على كاين ترى أو عن اجتماعنا نياز صالة ودوان صالة يتر حزي ليبو كآياتك مود هسمك أيوة وكزاني مشكي ويا بوشي الحمد لله كش فضل خواي جوري كأيلتوا يتها هم عندها لقالي لقال معنا تواني لبري كده الحمد لله الحمد لله بله وتسانم جار كاتم تمني ششمان بهر بجداري سيدي الرحمن ما كدو سپاس بخوا امش فجر بدام بجداري ما كدو سپاس بخوا لشي ورساق يا ربي. زیاتر لە 3000 دانیشتووی ناو شاری سلێمانی و چواردەوری بەشداری تاقیکردنەوەکەیان کردووە و خەڵاتی یەکەمی سەرکەوتوانیش گەشتێکی عومرەیە. ئەمە جگە لەوەی بە تەمەنترین بەشداربووان لە هەردوو ڕەگەز و ژمارەیە خاوەن پەرداویستی تایبەتی دیکە ڕاستەوخۆ گەشتی عومرەیان لەلایەن خێرخوازانەوە بۆ دابین کراوە. من زۆر خۆم بە خۆشحاڵە بینم، زۆر خۆشحاڵم بەوەی کە ئەبینم ئەم خەڵکە بەم شێوەیە بەم جۆش و خرۆشە دێن بەشداری لەم جۆرە ئیمتحاناکەن و دەستخۆشی لەو کەساناکەم کە ئەڵەسن بەم کارە لە بریەوەی ئەو خەڵکە مەشغوڵ بن بە یاریکردنەوە، مەشغوڵ بن بە کافتریا و بە نێرگەلە و بە کۆمەڵێشتی لاوەکیەوە، مەشغوڵ بن بە ئاەتەکانی خی پەروەردگارەوە. من زۆر دەستخۆشتان لێکم. پێشەوەی دەست بکەم بە ئیمتیحانەکە بەڕاستی هەوڵێکی زۆرم بۆیە، چونکە حەزم کرد دەرەجەیەکی بەرز بێنم ئەگەر هیچیشم بۆ دەرنەچێ لە پێناو خی گەورەیە. هەوڵم بۆیە سپاس بخوا دەرەجەیەکی باشم هێناوە. 4 ساڵە بێدا بڕان ئەم پرۆژەیە لەلایەن کۆمەڵێک لە گەنجان و بە هاوکاری ناوەندی ڕابوون بەڕێوە دەچێت. یەکێک لە سەرپەرشتیارانی تاقیکردنەوەکە باس لە ئامانجی پرۆژەکە دەکات و دەڵێ ئەم پرۆژە پیرۆزە سوورەتی فەجر الحەمدوللا ئامادەکاریی باشی بۆ کراوە و لەوەی کە خەڵکێکی زۆر ناوی نووسی و تاوەکو 5,000 ناو نووسراوە، بەڵام تەسەورەکەین 3000 کەسێ بەشدار بێ ئەمڕۆکە ئینشاڵڵا. ساڵانە ئەم چالاکیە و دەیان چالاکی هاوشێ و سوودبەخش لەسەر ئاستی پارێزگاکان و تەنانەت هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و ژمارەیەکی بەرچاو لە تەواوی چین و توێژەکان بەشداری دەکەن لە پرۆژەکان و سەرکەوتوانیش بە خەڵاتی جۆرا و جۆر پاداش دەکرێن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، سلێمانی.